هەرێمی کوردستان بەرەو هەڵبژاردن هەنگاو دەنێت و بەردەوام هەڵدەدات لە ڕێگەی پەیوەندیە دیپلۆماسیەکانەوە پێگەی خۆی لەنێو وڵاتانی ناوچە و دەرەوە بەهێزتر بکات ئەو مای کردووە کە هەرێمی کوردستان بەردەوام ببێتە شوێنێکی متمانە پێکراو و سەقامگیر بۆ ئەو شاندوو دیپلۆماتکارانەی کە لە دەرەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن. پێشکەوتنەکان هەر بەردەوامە، ئەمەش بە هاوکاری و هەروەها پشتیوانی هەموو لایەک بە تایبەتی خەڵکی کوردستان. بەڵام لەم لاولەولاوە باسی قوارەی هەرێمی کوردستان و دەستبردن بۆم پرسە دەکرێت کە لە لای بەرپرسانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانەوە هێڵی سوورە لە دوای ساڵی 1991ەوە هەرێمی کوردستان قوارەیەکی جێگەی متمانەی وڵاتانی ناوچەکەیە. بۆیە لەم پەیوەندیدا زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتانەی کە دێنە ئاراوە بۆ هەڕەشەکردن بۆ سەر هەرێمی کوردستان و ئەرکی هاوڵاتیان و هەروەها بەرپرسانی هەرێمی کوردستان لەم بوارەدا. بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە لەگەڵم دەبێت لە سلێمانیەوە لەگەڵ بەڕێزیان لەبارەیەم پرسەوە قسە دەکەم. بەڕێز ئازاد تۆفیقم کاتت باش، سپاس کە میوانی کوردستان 24 سەبارەت بە پاراستنی قوارەی هەرێمی کوردستانمێ بۆ چوونی بەڕێزت بزانم ئەمە بابەتێکە ئاسانی بتوانێت دەستی بۆ ببردرێت، بۆچی لەم کاتەدا هەندێک لایەن هەوڵ دەدەن چاواشەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بکەن و بەلاڕێیدا ببن؟ سپاس بۆ بەڕێستان. وەڵام من هیوادارە بگەر قسەکانم پێ نەبڕی دووسێ دەقیقە قسەتان بۆ بکەم. پێم وایە ئەو سەحافەیە بەلای فۆرین پۆلیس ئەبێ بەهێند وەربگیرێ و ئەو سەحافەی دەوری هەیە و ڕۆڵی هەیە لەناو سەحافەی دنیا و حتا لەناو ڕێی گشتیشە. بۆیە بەڕاستی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی مافی مرۆڤ، لە ڕووی یەکسانی، لە ڕووی ئازادی، لە ڕووی شەفافیت چەند هەنگاوی ناوە هەنگاوەکانی جدیتر بکە و هەنگاوەکانی بابرین لێبراوەرەتر بکە. ئەمە یەک. دوو کۆمەڵی نمونە باز دەکەین کە بابزانن ئەم عنوانە هێندەی عنوانێکە ئیسحافێکی گەورە، غەردێکی گەورەی تایە، هێندە مەنتیقی تیانە. چۆن ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە عێراق بەشێکەلی نزیک بە 500 ملیۆن مرۆڤە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست سێ ئاینی ئاسمانی تیاتۆتە خوارەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاوەنی نەوتی یەدەکی دنیاە کە ئێستا سەرچاوی یەکەمی وزە ئەدرێ لە قەڵەم. لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەم سی دەوڵەتە دیموکراسیەت بەچەمکە غەربی و ڕۆژ ئاوایەکە جگەل لە ئیسرائیل و تورکیا نیە. هەرچەندە قسەش هەیە ئەوەی ئیسرائیل بەرامبەر موسڵمانەکان بەرامبەر عەرەبەکان ناهاوسەنگە و ئەوەی تورکیاش بەرامبەر کوردەکان بەرامبەر نەتەوەی غێرە تورک هاوسەنگە. بۆیە قەولێک لە تورکیا هەیە لە دوای 1923 لە دوای دروستبوونی دەوڵەتی نوێی تورکیا ئەڵێ خۆش بە حاڵی ئەو مرۆڤەی کە دەڵێت تورکم. واتە لە سی دەوڵەتە دیموکراسی نییە، لە سی دەوڵەتە ئازادی نییە، لە سی دەوڵەتە شەفافیت نییە بۆ پێچاوێنێتە هەرێمی کوردستان. من لێرە وەڵامەکەم لەسەر دوو نمونەیە. یەک وڵاتێک هەیە پێوترێ سعودیە. لە سعودیە نسبەی نەوت فرۆشتن پار 327 ملیار بووە و نسبەی فقریش لە سابیستە. خێرە لەوێ دەوڵەتەکانی غەرب نایەن بڵێن بۆ فقر وایە بۆ شەفاف نییە. ئەزان لە سعودیە کە وڵاتێکە و خۆی بە کوڕی مدەللی ئەمریکا و غەرب بەزانێ حزبی سیاسی نییە، دیموکراسی نییە، ئازادی تاگ نییە، ئازادی وجدان نییە، یەکسانی ژنێکیاو نییە، مافی مرۆڤ نییە. لە سعودیە هەمووی 3 ساڵە ئافم کەی دوو دقیقە قسەم پێ نەبڕی مەمنونی گەورەی تەبم. لە سعودیە هەمووی 2 ساڵە ژن ئەتوانێت سایەقی بکە ئیجازە ئێنێ. خێرە لە سعودیە قسە ناکرێت. سووریا وڵاتێکە لە 2011 بەهاری عەرەبی بۆ ئێستا نزیک بە 37 بۆ 40,000 مرۆڤی لێ کوژراوە. واتە ژمارەی کوژراوەکان لە وڵاتی سووریا لە ژمارەی کوژراوەکانی 900 بۆ 2000 واتە 100 ساڵی ڕابردوو جگەل لە جەنگی جیهانی یەکەم و دووەم زیاترە. خێرە لە سووریا دیموکراسی هەیە و ناڕوخێ، دیموکراسی هەیە و کارتۆنی نییە. بەڕاستی من پێم وایە ئەو عنوانێکی غەدر لێکراوی گەورەیە. یەنە سەر عێراقی خۆمان. عێراق کە لە 1920 بریتانیا عوزمان ناوچیە بڕێ و لە 1925 بە تەواوی کوردستانی پێوەرچێنرێ. پێش 1920 لە حەڤەی 1970 مێجەر نۆیل نوێنەری دەوڵەتی عێراقی شێ مەحموود هێنێ بۆ دەبۆکەی سلێمانی و ئەڵێ تۆ حکومڕانی کوردستانی. دوایی مەساڵح و قازانجیان نییە ئێم حکومڕانیە فەشەلێنێ وە کوردستان ئەچێن بە عێراقەوە. ئەم عێراقە ڕۆژانە 6 ملیۆن و نیو بەرمیل نەوت ئەفرۆشێ. ئەمە ئەخیر جملەمە 6 ملیۆن و نیو بەرمیل نەوت ئەفرۆشێ. نسبەی فقر لە عێراقا لە 125 2 ملیۆن لە عێراقا ئافرەت بێوەژنە. بەس لەسەر ناوی عایشە یان فاتمە، لەسەر ناوی عەلی یان عومەر، لەسەر شەڕی تایفی و تەرحیلی مەسیحیەکان عەدەدی کوژراو لە دوای 9 چواری 2003 تا ئێستا لە عێراقا لە عەدەدی کوژراوی پرۆسەی ئازادی عێراق زیاترە. باشە بەڕێز ئازاد تۆفیق نییە، وڵاتە شەفاف نییە.
بەڵێ باشە پێتان وایە هۆکارەکەی چییە بۆچی بەو شێوە هەڕەشە دەکرێتە هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان وارووا جەنابەت هەرێمی کوردستان بەراورد دەکەی بە وڵاتێکی وەکو سعودیە وەکو سووریا لە کاتێکدا عراق دەبینین کە لە دوای ئەو هەموو حکوومەتێک لە دوایەکە ئێستا بارودۆخی چۆنە هەرێمی کوردستان توانوێتی خۆی لەو عراقە جیا بکاتەوە بەو هەموو هەڕەشە و مەترسیەوە و هەروە هەڕەشەکانی سەر هەرێمی کوردستانیش ئەمانە ئەخرێنە سەر یەکتای تەرازەوە بەڕای بەڕێزت سەرەتا بە بەڕێستم بوو دەمە ئیسحافێکە و غەدێکی گەورەیە لەبەر ئەم نمونانە ئیسە من بە بەڕێست دەڵێم ئەو گەشتیارانەی لە ناوەڕاست و خواری و عێراق دێن بۆ سلێمانی دێن بۆ هەڵەبجە دێن بۆ هەولێر دێن بۆ دۆک لەو گەشتیارانەی 170 دەوڵەتی سەر جوگرافیای زەوی زۆرترن کە دێن بۆ ناوەڕاست و خواری عێراق ئەگەر عێراق ئاوەدانی هەیە ئەگەر عێراق ئەمنیەتی هەیە بۆچی خەڵک بۆ گەشتیاری نایە بۆ سەلمان پاشی نایە بۆ تاقی کیسرایی نایە بۆ باخچە واسراوەکانی بابلی نایە بۆ مەلوێی سامەڕا ئەمە کەواتە عێراق جگە لە موچە شتێکی نییە تۆ سێر کە لە عێراق ڕۆژ عێراق 3 ملیۆن و 650,000 بەرمیل ڕۆژانە نەوتەفرۆشێ یەدەکی ئاڵتونی عێراقی سیهەمی هەموو دنیاە و چوارەمی هەموو عەرەبیە لە عێراق جگە لە موچە شتێکیکە نییە بۆیە بەڕاستی عێراق ئەبێ کارتۆنی بێ عێراق نامتەجانسە عێراق دروست بۆ لە 3 چەمک لە 3 جومگە جوگەیەکیان پێوتێ عەرەب کە 2 جومگەی سەرەکین عەرەبی شیعی و عەرەبی سونە ئەوشان پێوتێ کورد بۆیە کە ئینتیخاباتە بێسبێنێ هەموو کوردەکان دەچنە بۆ لای لیستە کوردستانیەکان عەرەبی شیعش بۆ لای شیعی و عەرەبی سونیش بۆ لای سونی عێراق لەرزۆکە عێراق مەقەبایە عێراق کارتۆنیە خێرە ئەمریکا و غەرب ئەم راپۆرتیان کە لەسەر هەرێمەیە لەسەر عێراق نییە من پێتەڵێم عەدەدی کوژراو لە عێراقا لەسەر شەڕی تایفی لەسەر میلیشای نایاسایی لەسەر ناوی عەلی و عومەر لەسەر ناوی عایشە و فاتمە لە عەدەدی ئەو کوژراوانە زیاترن کە پرۆسەی ئازادی عێراقی پێتەشکیلەکرێ لە عێراقا مەرجعی سیاسی حەوزەی ئاینیە مەرجعی سیاسی ببوورە حسەینیەکانە خۆ مەرجعی سیاسی عێراقی با بڵێن فکری هۆبز و لۆک و ڕۆسۆ و مۆنتسکۆ نییە من یەک کارکتەری سیاسی عێراق نابینم دەسەڵاتی هەبێ و دەوری هەبێ ڕیشی نەبێ عێراق و دیموکراسی عێراق و کۆمەلگای مەدەنی عێراق و شەفافیت عێراق و ئازادی تاک عێراق و یەکسانی ژنوپیا و عێراق و شۆڕکردنەوەی دیموکراسی عەرز و ئاسمانی بینە ئەم گۆڤارە بۆچی لە ئەم سیاسی خارجیە فۆرین پۆلیسی بۆ نایە لەسەر عێراق ئەمە بۆ بنووسێ بۆ عێراق بە کارتۆنی نازانێ بۆ سووریا بە کارتۆنی نازانێ لە پرۆسەی بەهاری عەرەبیا 37 بۆچی لە خەڵکی سڤیل کوژراوە بۆ نایە سعودیە بە کارتۆنی بزانێ 327 ملیار دۆلار نەوت ئەفرۆشێ نسبەی فقری لە سابیسە حیزبی سیاسی تیانە ئازادی تیانە کۆمەلگای مەدەنی تیانە یەکسانی ژنوپیاوی تیانە ئەمە غەدرێکی گەورەیە بەرامبەر هەرێم و من پێشم وایە هەرێم ئەبێ خۆی ڕابگرێ و هەرێمیش بە تایبەتی یەک ڕیزی لایەنە سیاسیەکان یەک خطابی لایەنە سیاسیەکان کەەوە ئاواتێکی دێرینەی من و هەموو تاکانی گەلی کوردە زۆر گرنگە گرنگی پێ بدەین بۆی بتوانین خۆمان ڕابگرین من پێم وایە لەمە شتەیە پەڕین یعنی کارتی تریش ئەبێت و حکوومەت هێرێم بەڵام ئەبێ ئەم راپۆرتەی فۆرین پۆلیسی بەهێند وەربگرێ و حسابی زیاتری لەسەر بکە و مامەڵی ورتی تیا بکە بەرەبەر زازاد لە کاتێکدا ئەم راپۆرتانە لەم لاولۆلا بڵاو دەکرێنەوە یا وتاری لەو شێوەیە لەسەر هەرێمی کوردستان و دژ بە هەرێمی کوردستان دەنووسرێت هەندێک لایەن پێی دڵخۆش دەبن کە قوارەی هەرێمی کوردستان بکەوێتە مەترسیەوە ئایا ئەمە چۆن دەبینن لە کاتێکدا کە ئێمە یادی کۆڕۆ دەکەینەوە یادی لە دەستپێکی ئادارە و یادی ڕاپەڕینی خەڵکی کوردستان دەکەینەوە کە هەرێمی کوردستان بەر لە دروستبوونی عێراقی نوێ لە 1992ەوە دروست بووە چۆنی دەبینن بۆچی وایە من بە بەڕێزە بڵێم هەژ ڕۆژیکەیە کاتە نوێی چوار ئەمڕۆیەکی چوارە نوێی چوار واتە 20 ساڵ بەسەر حکومڕانی عێراقی نوێ 2003 بۆ 2023 ئێمە 30 ساڵ حکومڕانیمان هەیە 30 ساڵ حکومڕانیمان هەیە لەسەر چی لەسەر وڵاتێک چوارتاو هەڵەبجە و پێنجێن و هەورامان و قەراخ و شارباژێر و ڕانیە و قەڵاتزەی تەقت بووە لەسەر حکومڕانیە کە 1970 ئەنفاریە 4500 دەیسوتاوە چیمیاباران و ناپاڵمباران و ڕاجمەباران کراوە ئێمە 30 ساڵ تەجروبەمانەیە ئەمەمان تەشکیل کردووە خەڵکی ناوەڕاست و خواروی عێراق ئەوەنەی دێن بۆ ئێرە بۆ گەشتیاری کە گەشتیاری واتە ئاوەدانی هەیە گەشتیاری واتە سکیوریتی و ئەمنیەتی پارێزراوە لە هەموو وڵاتەکان ئەوە نایە بۆ عێراق ئەمە ئەو عێراقەیە کە خەڵک خواخوایەتی بخۆی پێوە بشێنێ ئەمە ئەو عێراقی و ئەو تەجروبەی 20 ساڵەیەتی لە عێراق جگە لە بوشە بڕات بێ ئاو نییە کارەبا نییە ئیعمار نییە ئاوەدانکردنەوە نییە دیموکراسی نییە ئازادی نییە من لە پەرلەمانی عێراق نەمدی لە ماوەی ئەم 20 ساڵە
مثلەن ئەجندەی ڕۆژی لە ڕۆژەکان لەسەر مافی یەکسانی ژن و پیاو بێ، ئەجندەی ڕۆژە لە ڕۆژەکان لەسەر شۆڕکردنەوەی دیموکراسی بێ، ئەجندەی ڕۆژە لە ڕۆژەکانی پەرلەمان لەسەر ئازادی تاک بێ، لەسەر ئازادی ویژدان بێ. بە بەڕێزت دەڵێم عدەدی کوژراوەکان لە ماوەی ئەم 20 ساڵە لە شەڕی تایفی عێراق، لە میلیشای نایاسایی عێراق، لە دژایەتی مەسیحیەکان و تەرحیل پێکردنیان لەسەر ناوی عایشە و فاتمە و عەلی و عومەر لە عەدەدی پرۆسەی ئازادی عێراق زیاترە. ئەخر عێراق موچەی لێ بڕی چی ئەمێنێ؟ ئەوە ئەمڕۆ لە هەواڵێکی خۆشتان نابیستم، خۆش ماگام لێتی بەو با بڵێن احتیاتە زەهەبە ئاڵتونیە گەورەی عێراق کە چوارەمی وڵاتانی عەرەبی و سیهەمی هەموو دنیاە لە بوجا خەسئینی هێناوە، کورتی هێناوە. باشە جنابی پارێزگار، ئەگەر لە کۆتاییشدا لە بەڕێزت بپرسم لە دەرەوەی ئەم بابەتێک ئێستا قسەمان لێوە کرد، بڕیارە پەرلەمانی عێراق لەبارەی پەسەندکردنی پرۆژەی یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجەدا بنیشێت. 13 ئادار ئەنجومەنی وەزیرانم پرۆژەی یاسایی پەسەند کردووە لە 2013 لایەنەوە تازە ئەیانەوێ بڕیاری لەسەر بدەن. ئەمە چه گۆڕانکاریەک لە هەڵەبجە دروست دەکات ئەگەر بە کورتیش وەڵام بدەیتەوە؟ سپاس. پێم وایە سبێنێ دانیشن مای شادمانی ئەگەر بتوانین ئەو قەرارەی داویانە ئیحسان و بیتەمام بێ، هەڵەبجەیەکان ناقیان نییە بە گومان بوون لە بڕیارەکانی دەوڵەتی عێراقی، چونکە وعدی زۆر دراوە. ئەمجارە بە تایبەتی جەنابی سوودانی زۆر بەجددی هاتوۆتە پێشەوە، زۆر بەجددی قسەی کردەوە، زۆر بەجددی هەنگاوی بۆ ناوە. ئێمە دڵمان خۆش بوو لە 13 و 14 سێ 2 مانگ نابات ئەمە ئەبێ بە ڕسمی و بە فەرمی و ئەبێ بە با بڵین تەنفیز کرێ. 13 و 14 سێ واتە 13 و 14 کە ماوێتی من هیوادارم بتوانن لە زودی کاتا پەرلەمان ئەو ئەژندەیە تەزیق بکە و ڕێکارە یاساییەکان کە ڕەبتی بەو ئەنجومەنی وەزیران و کاری تەنفیزیە لە سبەینەوە بێتە سەر با بڵین پێی بە شادومانی سێری ئەو هەڵوێستەوە ئەو بۆچوونەیەکی. بەڵێ زۆر سپاس. بەڕێز ئازاد توفیق پارێزگاری هەڵەبجە لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس.